باشە من دەمەوێت لەگەڵ خاتوپنار حاجیە تا ئۆغڵو یاسا ناسا لەگەڵ وی گفتوگۆ بکەم بزانم دەکرێت ئەم جارە کورد یەکدەنگ بێ ئەو داواکاری ئەردوغان کە لە سەرکردەکانی دەم پارتی هەیەی بە تایبەتی ئەو کەسایەتیە سیاسی گەورانەی دەم پارتی و هەدەپەی پێشوو جێبەجێ بکرێت. Şimdi Kamran Bey öncelikle ئێستا بەڕێز کامێرن سەرەتا پێویستە شتێکی وا باز بکەن هیچ لە پارتەکان ئەوانەی کە دەنگیان پێدەدەن سەرەتا ئەوانەی سەرۆکی لق و سەرۆکی دەستگاکانن لە شارەکان ئەوانەی کە جانسی پەریان پارێست ئەمانە لەژێر هیچ کۆت و بەندێک دانی نەمانە تەنها بۆ دەم پارتی ناڵێت ئەمە پارتە زۆر بەهێزەکان لە تورکیا ئەردۆغان وەکو سەرۆکایەتی دەزانن ئەک پارتی ئەگەر باس لە خەڵک بکەی کە دەنگیان پێدا ئەردۆغان و ئاک پارتی بەهێزترین پارتن ئەردۆغان کاتێک کە شتێک دەڵێ ئەم بابەتە هەم پارتەکە هەم دەنگدەرانی سۆسیۆلۆژیەکی وا هەیە ئەردۆغان کە شتێکی وت ئاک پارتی کە شتێکی وت ئەمان لە هەمویان بەهێزترە وەکو گشتی باسی بکەین لە دەنگدەرانی شوان بەڵام باسی جەهاپە بکەین یا خودی پارتی بکەین ئەمانە سەرۆکایەتیان ئەوها بەو شێوازە بەهێز نییە بەڵام جارێکی دیکە دەڵێم ئەردۆغان و سەرۆکانی بەم شێوازە لە ئاک پارتیدا سیاسەتەکانی شارەوانیەکان یاخود تەرجیحەکانیان خەڵکێک هەیە کە بە قسەیان ناکا بۆ دەم پارتی شەروایە دەزانن کە لە ڕۆژانی ڕابردوودا بەشێکی زۆر لە دەنگدەرانی دەم پارتی لە گەلێک شار و شارۆچکە و شارە دێ ینی خەڵکێک هەیە کە هەوڵ و کۆشتێکی زۆری هەبووە وەکو لەیلا زانە کە بانگەشەیەکی زۆر دەکا بەڵام لەمەن کە دەخەڵکێکەیە کە بە قسەیان ناکە لەلایەکی دیکەوە لەیلا زانە زیاتر لە 90 ڕۆژە تەلەفۆنەکەشی بەکارنایانێ کچەکەی وەڵامی تەلەفۆنەکان دەداتەوە ئەم ناوێکی گرنگە لە سیاسەتی کوردە ئەمان کاریگەریان هەیە کاریگەری لەسەر کوردانی ئیستانبول و باکووری کوردستان هەبێت Zaten bu dediğiniz hani yarın açıklanacak. ئەوەی کە دەڵێ بەیانی کە باس لە ئەستەمبۆڵ دەکەین لەیلا زانە لە پەیامی نەورۆزەوە تاوەکو ئەمڕۆ کە لە کاتی خوێنەوەی پەیامی نەورۆز هاتە پێشەوە باسی لە ئیرادەی بارزانی کردووە ئیرادەی ئیمرالیشی باس کردو گوتی کە خەڵکی دەم پارتی پێویستە دەنگ بە پارتەکەی خۆیان بدا هەرچی دەبێ با ببێ هەرچی تەقدیر دەکەن بابیکەن چونکە ئەمان ئەوان لە سیاسەتی تورکیا جیاوازیان بۆ دروست دەبێ و هەروەها ڕۆژی دووەمیش چووە باتمان ئەگەر هەڵە نەبم بە تایبەتیش لە ئەستەمبۆڵ باسی کرد کە نابێ دەنگ بدەن بەلایەنەکانی دیکە وەکو ڕۆژنامە نووسێک میتینگەکەی لەیلا زانە لە ئامەد من ئاڵای کوردستانم بینی یعنی ئاڵای کوردستان بە هەموو شێوێک لە سەرخاچی تورکیا قەدەغەیە یعنی پێت وایە بە شێوەیەکی نهێنی لە نێوان ئاک پارتی و سەرۆک بارزانی کە لە پێشوودا سەرکردایەتی پرۆسەی ئاشتی دەکرد لەگەڵ دەم پارتی و هەندێک لەو کەسانی کە کاریگەریان هەیە یعنی شتێک هەبێ جارێکی دیکە پرۆسەی ئاشتی دەست پێ بکاتەوە. Yani Kamran Bey hatırlarsınız بەڕێز کامێرانە ئەگەر بەبیرتان بێتەوە 2015 لە کاتی پرۆسەی ئاشتی کە تەواو بوو
kesinlikle bitmiştir سەرۆ کۆمار şeklinde bir ifade değil. نەیگوت کە پرۆسەکە Buzdolabına kaldırdık şeklinde تەواو bir şey بوو söyledi. گوتی پرۆسەکەماندا لەسەر ڕەفەماندانە شتێکی وای گوت لە پەیوەندیە نێو دەوڵەتیەکاندا تۆ شەڕ دەکەیت دەکەویتە نێو شەڕەوە بەڵام ئەوە ناگەیەنێ کە تۆ تەواو پەیوەندیەکانت نەما دەزانن کە ئێمە دوژمنمان یۆنان بوو لەسەر ئێگە لەسەر دەریای ئەگە شەڕمان بوو بەڵام ئەمڕۆ پەیوەندیمان باشە لەگەڵ مەسڕ و سیسی دەبینن پەیوەندیمان باش بۆتەوە ئێمە لە پەیوەندیە نێودەوڵەتەکاندا لە سیاسەتدا بە شێوازێکی قەتعی و تەواو هەموو شتێک تەواو ناکەین پرۆسەیەکی ئاشتی کە لە ڕۆژەڤ یەک پارتی دابێ بە شێوازی پێشوو وابیر ناکەومەوە بەڵام هەوڵیشی بۆ دەدا وابیر ناکەمەوە بەڵام هەموو کاتێک دەوڵەت جیاوازە دەوڵەت لەمەدا بۆ چارەسەرکردنی کێشەیەک بە پێی کۆمەڵگا و هەروە بە پێی بیرکردنەوەی کۆمەڵگا و کاردانەوەکانی کۆمەڵگا حرەکەت دەکات لە سیاسەتدا بەرژەوەندی بەردەوام هەیە یعنی دۆستایەتی بەردەوام نییە تەسەور ناکەی کاتیەوە هاتبێ مەهاپەکە بۆتە کۆسپێکی گەورەی بەردەم چارەسەرکردی کێشەی کورد پێدوانیە ینی ئەردوغان پێویستی بە دەنگی کورد بێت لە ئەستەمبول چووکە شکستی ئاکپارتی لە ئەستەمبول بە ئاسانی ئاکپارتی لی دەرباز نابێت پێدوانی ینی دەرگایەک بکاتەوە لە ڕێگای هەولێرەوە تاوەکو کێشەی کورد بە شێوەم لە شێوەکان سەر بێن Yani AK Parti bu konuda 2019 AK Parti لەم بابەتەدا لە 2019 نامەی ئۆجەلانی هێنا ئەمەش وەکو خەتایەکی گەورە لێک درایەوە بۆ AK Parti بەڵام ئەمە بە AK Parti باجەکەشیدا کە نامەی ئۆجەلانی هێنا لە تەرەتە خوێندیەوە ئەمانەی کە ملت چینە ڕیاکسۆنێکی زۆر توندیان هەبوو و هەروەها لە 2019 کاریگەریەکی گەورەی لەسەر هەڵبژاردنەکاندانا و کاتە AK Parti بە شێوازی پراکتیک پێویستە تەماشای نەکرێ ئەگەر لەیلا زانە قسە دەکا لە میتینگەکاندا باسێ ئیرادەی ئیمرالی دەکا و دەڵێ ئیرادەی ئێمە هەروە لێکۆڵینەوەی لێ ناکرێت لەلایەن دەوڵەتەوە دیارە دەوڵەتیش نیازی ئەو هەیەوە هەندێک خاڵی داناوە بۆ ئەوەی حرەکەت بکە بۆ چارەسەری ئەم کێشەیە بەو شێوازەی کە پێویستە بکرێ تۆ کە ئەم قسەیە دەکەی و چونکە بە پێی یاسا لێ پێچینەوەت لەگەڵ دەکرێت بەڵام ئەم لەگەڵی ناکرێ ئیرادەمان ئیمرالیە یاخود ئەمەیە بە ئەو وتانە بەکاردێنێ و هەروە باسی ڕێکخراوی تەرۆریستیش کراوە ئەمە قانونێک کە چوارچێوەی هەیە لە تورکیادا و هەروەها چەند مادەیەک هەیە دەتوانی بە پێی ئەم مادانە تۆ بینی ئەم کەسە لێ پێچینەوەی لەگەڵ بکەیت بەڵام کە تۆ نایکەیت ئەمە باسی دەچیتە سەر ژێر ئەو سیبەرەی کە دەڵێ ئێمە پێویستە دەستور بگۆڕین پێویستە دێموکراسیەت پەیڕەو بکەین وانێ قسە بکەین زۆر باشە تۆ باسی دەستورت کرد دوایین لێدوانی ئەردوغان لەسەر هەڵبژاردەکان قسەیەکی زۆر گرنگی کرد ئاماژەیەکی دا هەرچەندە چاودێرانی سیاسی پێیان وایە ئەمە تەنیا قسەیەکە فڕێدەداتە گۆڕەپانی سیاسی گوتیەوە ئاخر هەڵبژاردننی منە کە من وەکو سەرۆکی AK Parti بەشداری بکەم مانی پۆستەکە دەدەم بە گەنجان یعنی ئەوەی من تێبینی بکەم وەکو ڕۆژنامەنووس هەست بەوە دەکەم بۆ ئەوەی ئەردوغان جارێکی دیکە بەشداری لە پرۆسەی هەڵبژاردنەکان بکاتەوە و دەستەڵاتی هەبێت چ وەک سەرۆک وەزیران یان سەرۆک کۆمار پێویستە دەستوری ئەو وڵاتە بگۆڕێ پێدوانیە کاتیەوە هاتووە یان ئێمەش هۆکارێک بێت لە دەم پارتی نزیک بێتەوە یان لە کورد نزیک بێتەوە بەگشتی نەک لە نەتەوە پەرستەکان Yani ben öncelikle Cumhurbaşkanımızın tekrar 3. dönem
seçilmesiyle جارێکی ilgili şu دیکە bütün هەڵبژاردنەوەی tartışmalarda سەرۆک anayasa کۆمار هەموو tartışmasının گفتوگۆکان çok هەمووی dışında لەبارەی görüyorum. دەستور Yani گوترا neden bu ئەمە anayasa, ئەمە yani لەلایەکدا bizim, دەنێن بۆچی zaten دەستور mevcut لەلایەکدا دەنێم ئەم سیستەمێکی ئێستا هەیە seçimleri bir yıl kala ئەمانەی کە meclisin هەڵبژاردن کە erken ساڵێکی seçim kararı دەمینێ alması halinde پەرلەمان Cumhurbaşkanımızın سەرۆکایەتی ikinci dönemi کۆمار tamamlanmadığı için هێشتا zaten کە üçüncü دووەم şey, خولی üçüncü سەرۆکایەتی dönem تەواو olarak, نەکردبوو üçüncü باس kez لە سێم adaylığı önünde herhangi bir anayasal engel yok. باس لە Yani bunun için هەڵبژاردنەوەی meclisin سێم erken seçim دەکراوە kararı هەروە هیچ alması کێشەیەکی gerekiyor. نەبوو Bunun için بەڵام 360 gibi ئێستا bir دەزانن oy کە çoğunluğuna ihtiyaç var پێویستی ve bunun بەڕێکاری için de sadece دیکە هەیە و هەروە لە پەرلەمان ئەمەش یەکلا دەکرێتەوە دوو لەسەر سێ تەنها ئەکەپانە دەتوانێت دەمپارتی پارتیەکانی دیکەش بەشداری بکەن لە بابەتەدا لە پەرلەمانی تورکیا بەڵام دیسان لەم بابەتەدا هەموو کەسێک دەتوانێت گفتوگۆ لەگەڵانی دیکە بکات سەعادەت دەڤاوە هەروەها پارتی سبەڕۆژ پارتی داهاتوو ئی پارتیش دەنگی باشی هەیە ئەمان دەنگێکی باش بەدەست بێن یاخود بشتاڵ بژاردننی پێش وەختەوە بەبێ گۆڕینی دەستوریش دەتوانین بکەیت بەڵام من وەکو یاساناسێک بۆ گۆڕینی دەستور تاوەکو ئێستا دەستورێکمان هەیە کە باهۆی دەربەوە هاتووە بەهۆی انقلابی سەربازیەوە هاتووە من گلەیی لەوە دەکەم ئێمە پێویستمان بە دەستورێکی سڤیل هەیە کە دەستورێکی سڤیلیش دادنەی پێویستە جێی هەموو ناسنامەکان بکەیتەوە بە نوێنەرایەتیان هەبێ لەم دەستورەدا کوردەکان دیندارەکان تورکەکان هەمویان ئەوە دەبێت ئەگەر تەمەشای ڕابردوو بکەین ینی سیاسەتی ڕابردووی ئاکپارتی بەرامبەر بە کورد بە شێوەیەکی گشتی زۆر تون بووە بەڵام ئەگەر سیاسەتی جەهەپەش سیر بکەین ینی لە هەڵبژاردننی پێشوو ئەکرم ئیمام ئۆغڵ و کۆمەڵێک وعد و سۆزیدا بە کورد هیچی جێبەجێ نەکرد ئێستا بەرژەوەندی کورد لەگەڵ چێ باشە خات و پونار ئاکپارتی یان جەهەپە یان هەر هیچی. Şimdi Kamuran Bey siz bir insanın Kamuran yani bir kuruma, bir مرۆڤێک دەستگەیەک یاخود کەسێک کە تەماشای دەکەیت ئەگەر بەشەی پراکتیک ئەوەی کە گوتوێتی کردیتی ئەمە دەبێت بە CV و دواتریش دەیکا ئەمە دەبێتە ڕێفرانس بۆەوە لە ڕابردوودا کردوێتی لە داهاتووشدا دەیکا و ڕەنگی هەیە بیکات ئەمە دەبێت بە تەمینێکی گەورە بۆ خەڵک کادیرەکان و زەهنیەتی جەهەپا و سیاسەتەکانیان کە تەماشای بکەن لە بابەتی کێشەی کورددا لە نێودوو کەوانەدا باس لە دەوڵەتێکی نیشتیمانی و کەمالیست دەکەن بەپێی مانتەقی خۆیان کە لە نێو مێشکیاندایە من ئیمام ئۆغڵۆ هەمووانەی لەگەڵ یانن جەهەپا هەر شتێکی کە دەڵێن هەمووی لەلایەکدا دەنێم کێشەی کورد وەکو ئەردۆغان نەجەسارەتیان دەبێ نەدێنە پێشەوە من وەهای نابینم وەهاشی بۆ ناچم بەڵام ئەردۆغان تاوەکو ئێستا لە هەر بابەتێکدا بۆ ئەم کۆمەڵگایە شتی کردووە وهروە گۆڕیویەتی وهروە قەنەعاتی پێکردوون دەزانن کە پرۆسەی ئاشتی کرد و هەروە 49% دەنگەکانی بەدەستێنا باسی مەهەپەمان کرد کاتێک کە مەهەپە هەیە و لە تەک ئەردۆغانەوێ بەڕێز ئەردۆغان لەبارەی گۆڕینی دەستورەوە گروپەکەی خۆی کاتێک کە 5-6 مانگ نوێنەرانی خۆی نرد بۆ هەدەپا دەبین وتیان کە باخچەلی بەڕووی ئەردۆغاندا دەتەقێتەوە کاردانەوەی دەوێت بەڵام وان نەبوو چونکە ئەردۆغان بەهێزەوە سەرکردایەتیەکەی گرنگە و تەقدیری دەکەین دەتوانێت هەموو لایەنێک قەنەعەت بکات لە شوێنی خۆی ئەردۆغان وەکو بڵێ گونجاوترە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لەوەی کە جەهەپە بی کە خات و پونار حاجی Yektaoğlu Hacı Bektaşoğlu. Hacı Bektaş. Evet, soyadımın kurmancım ama Buka Karadenizliyim. Ya Ofeme, Trabzon'im. Buka Hanım. Zor spas. Gel gelmem. Spas.